مامۆستاگیان سەلامی خوا لێبێ. سڵاوی خوا لە خوشکی بەڕێزی خۆم دادەشانەس. مامۆستاگیان ناوە دەحمەد نەبێت دەربارەی حەوتم بەڵێ ئەتوانی ڕوونکردنەوەیەکمان بۆ بدەیت ئەگەر نەو بێ بڵێن بۆ نمونە بۆ کوڕیەک دانە بکەی ئایا بە حەیوانەکە چی بێ ئەنجا مامۆستا بۆچی ئەگەر بژمرێ بێ بۆی بکەی ئەو مناڵە بۆ خۆی باشەیە بۆ دایک و باوکەکە بۆ دنیاە بۆ قیامەت ئەگەر ڕوونکردنەوەیەکان بێ دێ من وتم بەسەر چاو دادەشانەس چاوەێژێ مامۆستاگیان دەربارەی ئەوەن کاتێککە بانگە فەرمێتم بۆ نمونە پێنج فەرزە بە دوایەوە بیڵیتەوە خێرە بەس تۆ ناتوانانی لەگەڵ بانگ بێژەکە بیڵیتەوە ئایا بە سەرعی بیڵیتەوە ئەو ئەدر و پاداشە دەستەکەوێ بەسەر چاوی شەڵا وڵامت دەدەمەوە بە ئیزنی خوای گەورە گوێ بیست بە بیستی مامۆستا لەگەڵ ڕێزما بۆ بە ڕێزیش بۆ هەنێمە لاڵێن تەراویع بە کۆمەڵ بیدعەیەش چیوە بۆچی ئەڵێن ئەویشت بۆ باز دەکەم خوشکە باشەکەم سپاس مامۆستاگیان خوا پاداشتە باتەوەی خۆت و ستافەکەم خات و شاناس خوشکی بەڕێزم فەرمووی بۆ حەوتم بەڵێ حەوتم بریتە لەو مەڕە منداڵی پێدەوترێ حیوانی حەوتمی پێدەوترێ لە ڕۆژی حەوتەمی لە دایکبوونی منداڵدا کوڕ بێیان کەس بێ ئاژەڵێک حیوانێک دەکرێت بە سەر دەبڕدرێ و لێی دەخورێ و دابەشی سەر دراوسێ و کەسەکان دەکرێت وەکو پێشوازی ئەم منداڵە تازە لە دایکۆ و شکرانەی خوای گەورەی لەسەر دەکەی لە فەرموودەدا هاتووە بۆ منداڵی کوڕ دوو حیوان بۆ کچیش حیوانێک و ئەگەر کەسێک نەبوو وەکو خاتوشاناس فەرمووی یەک حیوانیش بەڵێ بۆ کوڕ کافیە یەک حیوان بۆ کوڕەکە کافیە پێویست ناکە بیکەی بە دوو حیوان خۆت قەرزارکەی ئەلحەمدوللا کە پارەی کڕینی حیوانێکت هەیە لە حەوتەم ڕۆژە بۆی بکە ئەو حیوانە ئەگەر حیوانی سپی بێ وەکو مەبەستمۆیە مەڕ بێ لە شەژمان بەرەو ژوور کە بەرگنەکەی بوو بە خوری بۆ حەوتم دەشێ یعنی هەمومان خەڵکی لادەین و مەڕووماڵاتمان بینیوە بەرگنەوەی قیتە لەسەر پشتی خوری ئەوەیە شۆڕ دەبێتەوە کە بەرگنەکەی بوو بە خوری شۆڕ بەوە بەسەر پشتیا لە شەژمان تێپەڕی کرد لە حیوانی سپیدا لە مەڕا دروستە بکرێ بە حەوتم ئەگە بزن بۆ حیوانی ڕەش بوو ئەبێ 2 ساڵی تەواو کردبێ لە بزنە لە مەسەبی ئیمام شافعیدا ڕەحمەتی خوای لێبێ ئەبێ بزنەکە 2 ساڵ تەمەنی بێ ئەگە مەڕ بێ ساڵێک یان شەژمانگیش بێ لە حیوانی سپیدا هەر بۆ حەوتم دەشێ و خۆتان لی بخۆن و کە سوکاری ژن و پیاوەکە ماڵە خەزورانی هەردوو لە باشتر وایە کۆ بکرێنەوە نانێکی جەماعی لێ بخورێ و دراوسەکانی ئەملاولا بەقەدەر ئەوەندەی کە بەشی کرد بەشیان بدرێ ئەوە بەڕاستی شتێکی زۆر زۆر باشە ئەڵێ بژمرێ هەر بۆی دەکرێ بەڵێ بژمرێ حیوانی حەوتم بۆ منداڵ هەر دەکرێ ئەو منداڵی کە حەوتمی بۆ بکرێ بە ئیزنی خوای پەروەردگار کە بە منداڵی مردووە خوای گەورە دەیکاتە شەفاعەتکار بۆ دایک و باوکی و هەروەها ئەو منداڵە ئەگەر گەورە ببێ ساڵح دەبێ ئەو منداڵانی کە حەوتمیان بۆ دەکرێت بەویستی خوای پەروەردگار ئەولادێکی ساڵحیان لێ دەردەچێ و سونەتێکی زۆر گەورەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم ئەگەر مردیش حەوتمەکەی هەر بۆ بکە مادام بە زیندوی هاتوۆتە سەر زەوی ئەو کاتە خوای پەروەردگار دەیکاتە تکاکار و شەفاعەتکاری ڕۆژی قیامەت بۆ دایک و باوکی وتت بە فەرموود بانگ بدا و جوابی بدەیەوە بەڵێ بەڕێزان بانگدان کاتێک کە بانگبێژ بانگ دەدا لە مزگەوتەوە گوێمان لێ دەبێت یان لە تەلەڤیزۆنەوە گوێ لێ دەبێت یان لە مۆبایلەکەتەوە گوێ لێ دەبێت قسەی دنیایی مەکە وەڵامی بدەوە ئەڵێ فریان ناکەم با فریا دەکەوی ئەو دەڵێ الله ئەکبەر الله ئەکبەر عادەتەن بانگدەر چەند چرکەیەک دەوەستێ تۆ یەکسەر لەگەڵ ئەوە بڵێ الله ئەکبەر الله ئەکبەر وتی ئەشهەدو ئەن لا إله إلا الله کە ئەو بێدەنگ بوو تۆ بڵێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله إلا لحي على الصلاة وحي على الفلاح تو ماذا حي على الصلاة وحي على الفلاح بلا لا حول ولا قوة إلا بالله لا حول ولا قوة إلا بالله كوتي لا إله إلا الله لك وتاي بانك كذا تو بلا لا إله إلا الله جاري واشيتو مشغول اشتكي بانك يشو ده حي على الصلاة وأنا تو يكسب السريع بلا الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله خيرا لقال يا بيله حتى دقيتو ببانك بيجاكا للدعيش ده صلاة الدبدة لصفي غمر صلى الله عليه وسلم ودعاء اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة هتاك وتعيب خونا هركسك لكاتي بانك دا كجوي لبانكا لبانك بيجا أوا ولامي بانكا كبداته دعاء وسيلة وفضيلة بخونا اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة أو بخونا بيغمر صلى الله عليه وسلم مجدي دعوة شفاعتي بيغمبري خواي بواجب دبي بويا
خاتو شاناس خوشکی بەڕێزم لەگەڵ بانگ بێژەکەدا وەڵامی بانگەکە بدەوە وەگەر جاری وایە دواکەوتی یان ئاگال لێ نەبوو بانگدەر نیوەی بانگەکەوت بوو تۆ بە سەریعی بیڵێ هەتا دەگەیتەوە بە بانگ بێژ و ئەو فەزڵە لە دەست خۆتان مەدەن خی گەورە لەو فەزڵە بە نسیبمانکە ئەفەرمووی هەندێک دەڵێن نوێژی تەراویح بە کۆمەڵ بیدعەیە نەخێر بیدعە نییە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی چەند شەوێک نوێژی تەراویحی کرد و مسلمانان لە دوایەوە بوون بەڵام دواتر کەوازی لێهێنا مەبەستی ئەوە بوو کە ئەم پێغەمبەری ڕەحمەتە ئەوەندە خەمی ئێمەی ئومەتی بووە کە ترسا لەوەی ئەگەر هەموو شەوێ بەردەوام بێ و لە مزگەوت بە کۆمەڵ بکرێ خی گەورە بیکا بە فەڕز و دوایی ئێمە چەند جارێک نتوانین بچینە مزگەوت و بەشداری نوێژی بە کۆمەڵی تەراویح بکەین گوناهباری لای خی پەروەردگار بین ئەو ڕەحمەتە نەیکرد بەڵام سنەتی خولەفای ڕاشیدین و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم اعتباری هەیە ئیمامی عومەر ڕەحمەتی خوای لێ بێ پێشنوێژی دانا بۆ پیاوان پێشنوێژی دانا بۆ ئافرەتان و فەرمووی باشترین بیدعە و داهێنراوێک ئەم نوێژی بە کۆمەڵەیە کە بە تەراویح کە تەراویح بە کۆمەڵ دەکرێت ناوەڵا خوشکە شاناز و هەموو ئیمانداران دڵتان بۆ شتانە سارد نەبێتەوە نوێژی تەراویح بە کۆمەڵ لە مزگەوتە هیچ بیدعەیەکی تێدا نییە چونکە ئەسڵەکە هەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خۆی کردوویەتی با هەموو ڕەمەزانەکەشی نەکرد بێ و خولەفای و خەلیفەی دووەمی ڕاشیدین کە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ زیندوی کردەوە و تەنزیمی کرد و بەڕاستی هەزار ڕەحمەتی خوا لە ئیمامی عومەر بێ کە ئەم بەرەکەتەی هێنایەوە ناو ئومەتی ئیسلامیەوە بە دڵگەرمیەوە یەک شەومەی هەڵن خوشکان و برایان تەراویحی بە کۆمەڵتان لە مزگەوتە بفەوتێ و ئەو ئاڕا شازانش کابرا بۆ خۆی نایکە حەقی خۆیەتی قەی ناکە بەڵام وا باش نییە کە مێشکی مسلمانان مەشغوڵکەین والله دەبێت ئەمڕۆ مەمنونی خەڵک بین بچێتە مزگەوت والله تەراویحی ناو نوێژی مزگەوت و نوێژی بە کۆمەڵ زۆری فەرقە بەڕێزان لەگەڵ تەراویحەکاتەوە بۆ خۆت بە تەنیا لە ماڵەوە بە ساد و سڕی بیکەی زۆری فەرقە نەخێر هیچ بیدعەیەک نییە و ئەسڵی سونەتە ئینشاء الله تعالى